ئێوارەت باش بێت و پێوان بڵێ لە فستیڤاڵی گراند بۆلیڤار چ شتێک هەیە و چی ڕوادات؟ بەڵێ ساوێن ئێوارەتان باش ئێستا ئێمە لە کەشێکی جوانی فستیڤاڵێکی جوانی شاری سلێمانیین لە فستیڤاڵی ساڵی نوێی گراند بۆلیڤاردین کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت ئەوەی کە لە وێنەکانی پشتەوەی من دەیبینن هاوڵاتێکی زۆر سەردانی ئەم فستیڤاڵیان کردووە پێیان خۆشە بێنە ئێرە زیاتر لێرە زیاتر لە 40 کۆشکی لەیەکە هەر کۆشکە و براندێک و خاوەنکارێکی لەیەکە چەندین خواردنی کوردەواری هەروەها فاسفود هەروە شیرینی و خواردنەوە گەرمەکان لێرە بۆ میوانان ئامادە کراوە و بەدەر لەوەش ئەم فستیڤاڵە بەدەر نییە لە گۆرانی و میوزیکی تایبەت چەندین هونەرمەندی دیار لێرە بەشدارن دواتر هونەرمەندێکمان لەگەڵا بێت قسەمان بۆ کا دەربارەی و بەرهەمانەی کە ئەمڕۆ بۆ ئێواری ئەم فستیڤاڵە ئامادەیان کردووە بێگومان ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەیە دوجار تاوەکو سیویەکی مانگ ئەم فستیڤاڵە بەردەوامی من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی ئەم فستیڤاڵە دەچینە لای خاتولەرێ بۆ ئەوەی بزانین زانیاریەکان چیە دەربارەی دەستپێکی ئەم فستیڤاڵە خاتولەرێ سڵاو لەبێ چۆنی بەخێربێنە خۆسەر چاو زۆر بەخێر هاتن وەکو کەناڵی کورسات بۆ فستیڤاڵی ساڵی نوێ لە گراند بۆلیڤار ئێمە وەکو گراند بۆلیڤار لێرە فستیڤاڵێکمان ڕێکخستووە بە بۆنەی کۆتایی هاتنی ساڵی نوێەوە و هەروەها دەستپێکی ساڵی تازە هەوڵمان ناوە کۆبوونەوەیەکی جوان لێرە ڕێک بخەین هەم بۆ ئەوەی کە بڵین دانیشتوانی شاری سلێمانی چێژ لەم شوێنە جوانە ببین و هەروەها ئاشنا بن بە بڵین پارکی دێرگز لە گراند بۆلیڤاردا و هەروەها ناساندنی ئەو بەرانجە ناوخۆیانە و هەروەها ئەو نێودەوڵەتیانی کە لە سلێمانیا هەوڵیان ناوە شوێنێکی باشیان هەبێ و خزمەتێ بکەن لێرە زیاتر لە 40 براند بۆ 45 براند با بڵین شوێنەکانی خۆیان لێرە عرض کردووە و هەروەها کۆبوونەوەیەکی زۆر خۆشە لە شەوانی زستانە کە تۆ جاری وای حەزەکەی چەند شوێنێک ببینی بەیەکەوە بۆی هەڵمان ناوە لێرە کۆبوونەوەیەکی جوان بکەین و هەمووی چێژ لە ئەم کاتە خۆشانە بەسەر بێنێت لە گراند بۆلیڤارد هەوڵتان داوە ئێستا زین کەشەکەی ساردە بەڕاستی لێرە لەگەڵ خاتولەرێ وەستاوین ڕاستە کەشەکەی ساردە بەڵام چیتان کردو بۆی هاوڵاتیان کە هاتنە ئێرە زۆر هەست بوو سرمایە نەکەن طبعاً هەستەکەم ئێستا سارد نییە هەمووی جلوبەرگی زۆر ئاسایی لەبەرایە لەبەرەوەی کە یەکەم خۆی ڕاستە لە چلەی زستانین بەڵام گەرمکارەوەی پێویستمان دابین کردووە بۆ ناو پرۆژەک بۆ ناو فستیڤاڵەکە و هەروەها بێجگە لەوەش کەشەکەی ئەمەنە گەرم و گوڕە خەڵک ئەمەنە بەجۆشە تەسەوڕەکەم بیری سەرمای نەمێنێ لە تاو جەوەکەیە بڵێ ئەو هونەرمەندانە کێن هەوڵتان داوە چ هونەرمەندێک بێن ئێرە بۆی گۆرانی و میوزیکی تایبەت پێشکەش بە ئامادەبوانی ئێرە بکرێن طبعاً کۆبوونەوە لەگەڵ گۆرانی وتنە زۆر خۆشترە بە تایبەتی ئەو گۆرانی بێشە بە ڕێزانە کە جۆگەمان خۆشترەکەن شەوانە لەوانەیە بۆ دوو گۆرانی بێش هونەرمەندی گەورە لەگەڵمان نابن بۆ نمونە ئەم شەو کاکڤالانمان هەیە کاکڤالان کەمال و هەروەها کاک قاسم هەورامی جۆگەیان زۆر تایبەتترە بێت و خەڵک لەم جوابە هیچ جۆرە سەرمای نابێت زۆر تێژی لێ بێنن ئینشاءالله و لە ئێستاشەوە گەرم و خڕۆشیێکی زۆر دیارە بە سەردانی کارانەوە ئینشاءالله هەمومان لێرە کۆبینەوە تاوەکو شەوی سەری ساڵ سەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ بێگومان خاتولەرێ هەندێک زانیاری تایبەتی دەینێ دەربارەی فستیڤاڵەکە کە چۆن هەوڵیان داوە لەم فستیڤاڵایە باشترین ئەو شتانەی کە پێویستە لە فستیڤاڵێکا بێ لێرەیە ئامادەیکەن ئێستا ئێمە یەکێک لەو هونەرمەندانەمان لەگەڵا کە ئەمڕۆ بەدەنگە خۆشەکەی فستیڤاڵەکە ئەڕازێنێتەوانێ ئەویش کاکڤالان کەمالە کاکڤالان سڵاو لەبێ چۆنی سپاس دەکەم مەمنونم ئێوە باشن ئێمە باشین تۆ پێیانت چییە لە وا بەرەو ساڵی نوێ ئەڕۆین و یادی کورساتیشە پێشەوەی باسی فستیڤاڵەکەی پێیانت چییە؟ پیرۆزبایی لە هەموو بینەرانی کورسات دەکەم ئێمە ساڵی پاریش بە کۆنسێرتێک یادی کورساتمان کردەوە ئەم ساڵیش زۆر دڵخۆشم لەم بۆنە تایبەتەیە لە گراند بۆلیڤارد خزمەتی کورسات و بینەرانی کورسات دەکەین هیوادارین لە ئاست گەوری کورسات بێ بەرهەمەکانمان و لە ئاسی گوێی ئەو خەڵکە خۆشەویستە بێ کە ئەم شەو تەشریفیان هێناوە بۆ ئێرە ئەجا باسی فستیڤاڵی ساڵی نوێی گراند بۆلیڤارد با بکەین پێم بڵێ ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانی موسیسیانە چ بەرهەمێکە ئامادە کردووە؟ کەشەکە زۆر تایبەتە
زۆر لەبارە بۆ گۆرانی هوەری خۆش و گۆرانیە پڕیادگارەکان ئەمڕۆ ئەو گۆرانانی پێشکەشێکین زیاتر ئەو گۆرانیانن کە خەڵک یادگاری لەگەڵیا هەیە لەبەرەوەی ئەوانش لەم جەوە سارد و خۆشایە بتوانن بە یادگارەکانیان تۆزە لەگەڵ ئێمە شابەشدار بن دڵیان بە دڵیانە بێت دەستەکانە خۆش بێ زۆر سوپاس کاک ڤالان کە زۆر سوپاس بەڕێز بەڵێ ئەوتی کاکڤالام و دەربارەی ئەو بەرهەمانی کە پێشکەشێکن فستیڤالەکە تا درنگانی ئەم شەو بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەردەوامیە لە ئێستا هاوڵاتیان خێزانەکان چین و توێژە جیاوازەکان هاتوونەتە فستیڤاڵی ساڵی نوێی گراند بولیڤارد و دەیانەوێت لێرە چەندین خواردنی جیاواز تاقیکەنەوە و فستیڤالەکە تاوەکو سیبێکی مانگ لە گراند بولیڤارد بەردەوامی هەیە بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات.